ساتی شادبوونەوەیەتی بەدایکی ئاریان گەنجێکی تەمەن 20 ساڵی دانیشتووی قەزای حاجیاوایە و دوای ئەوەی دەیەوێت بە نایاسایی لە ئاوی تورکیاوە بەرەو ئیتاڵیا کۆچ بکات هەرزوو لەلایەن پۆلیسی تورکیاوە دەستگیر دەکرێت و دوای ئەوەی خۆی بە سووری لە قەڵم دەدات دیپۆرتی سووریای دەکەنەوە. هێنانەوەی ئاریان بۆ دایکی کرا سوپرایز و دوای 18 ڕۆژمانەوەی لە سووریا بە دایکی شاد دەبێتەوە. من خۆم بە سووری لە قەڵمدا ئێمەیان برد بۆ کەمپی ئەدەنا لە کەمپی ئەدەنا وتیان چه سوورین یا عێراقیە بالاچە لەوێ لای دەبین لیستیان کرد من و کەسێکی تر گوتمان ئێمە عێراقینە مقابلەی ئەو کەسیان کرد بە عەرەبی ئەو کەسیان لا بربانگی منیان کرد من گوتم عەرەبی نازانم گوتیان کوردی گوتم بەڵێ کوردم گوتیان بڕۆ لە سووریای ئەو قسانە باسکە گوتم کوردم پاسەپۆرت و هەمووشم پێە گوتیان بڕۆ لە سووریای باسیکە دیپۆرتی سووریایان کردمەوە لە سووریای ماوە 11 ڕۆژ لەلای ئەو جێشانە بووم لە سووریای و ژیانێکی ناخۆش و سەخت بوو بەڵام دواتر پەیوەندیمان کرد بە دەستگای لوتکە بە ڕێزگاگاری جەلال و نووسینگەی بەڕێزکا قوبات تاڵەبانی هاتنە سەر خەت و هاوکاریان کردن هەنگاو بە هەنگاو سواز بەخوا گەشتینەوە ناو کەسوکاری خۆم ئەوانەی کە ئێستا لە تورکیان داوان لێ دەکەم خوا نەخواسە ئەگەر ژیراشم بە هیچ شێوەیە خۆیان بە سووری لە قەڵم نەدەن بگەڕێنەوە هەرێمی کوردستان باشتر لەوەی ئەو ژیانەی من بینیم ئەوان بیبینەوە. هەستم زۆر ناخۆش بوو هەر شوێن و گریان بوو لە ماڵەمە بەس گریان و شیم بوو. ئاری جەلال سەرۆکی دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران باز لە هەوڵەکانیان دەکات بۆ گەڕانەوەی ئاریانی 20 ساڵان بۆ ناو کەسوکارەکەی. دیارەکە کە ئاریا بەداخەوە دەستگیر کراوە کە دەستگیر کراوە ڕەوانەی سووریا کراوە گەر چی خۆی وتوێتی هاوڵاتی عێراقیم هەرێمی کوردستانم بەڵام دیارە نەیتوانێت بە عەرەبی قسە بکات ڕەوانەی وڵاتی سووریا کراوە و بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتە لە لای گروپە میلیشیاکانی سووریا بۆ توانرا بە چەند قۆناغێکی جیاجیا و بە هەوڵ و هاوکاری نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کا قوبات تاڵەبانی توانیمان بە سەلامەتی بە کەسوکارەکەی ڕابگەینەوە. ئاریان برابچووکی 5 برا و 6 خوشکە و باوکی لە ژیاندا نەماوە یەکەم کۆچبەرنیە کە لەلایەن تورکیاوە دیپۆرتی سووریا کرابێتەوە و ڕادستی گروپە توندڕەوە چەکدارەکانی سووریا کرابێت بەڵام هەرزوو دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران بە پاڵپشتی نووسینگەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەوڵی ئازادکردنیان دەدەن و دەیان گەڕێنەوە بۆ ناو کەسوکار و زێدی خۆیان. توانە عومەر، کورسات نیوز، قەزای حاجیاوە.